میوانداری خاتونێکی دەستڕەنگینمان کردووە ئەو لایەتوێکی زۆر باشی هەیە لە دیزاینکردن و نەخشانی جلوبەرگی کوردی و هەروەها کڵاویشە. خاتو شیراز حەسەن میوانی ئەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکی نوێیە. خاتو شیراز سڵاو لێ بۆ بەخێر بێت. زۆر بەخێر بێت. بەخێراتی سەرچاوان. زۆر سپاس بۆ تۆ. دەستپێکی گفتوگۆکانمان باکەمە لە ئەزمموی تۆ دەست پێ بکەین چەندێکە سەرقاڵی کاری دەستڕەنگینی. وەڵام ماوەی 2 ساڵە دەستی خۆم کارە بەس لە مناڵێەوە دایکم خۆریشی چنینی کردووە لەو حەز خولەیەکم بۆ دروست بوو بەس دەرفەتم نەبوو یعنی چۆنە کاری لەسەرکەم لەبەر خوێنم. چۆن ئەم دەرفەتە دروست بوو؟ وەڵا لە سەرەتای سەرازانی کۆرۆناوە بوو لەو کاتەوە تر چۆن لەو کۆم دەرفەتم خۆستەوە کارم لەسەرکردن دەشکات کارم بە فیرۆ بڕۆ. زۆر باشە کارەکانت زۆر زۆر تایبەتن زۆر جوانن ماندوو نەبی. سەرەتا بە چی دەستت پێ کرد؟ وەڵا بەو سەڵتەمۆرە. زۆر باشە دواتر شانی بینێرانی. زۆر باشە. کەواتە دەرفەتێکی باش بۆ سەردەمێکە لە ماڵەوە بم بۆ خۆپارێزیەکان. دەستپێکردنی تۆ بە نەخشاندن بوو لەسەر جلوبەرگەکان یاخو لە درومانیش خۆت؟ وەڵام من دوورمان ناکەم بەس چنی دەزانم. چنینیش لە دایکمەوە فێر بووم. بەزی ترەوەنیە لە کاتی کۆرۆنایە دەستم کرد بەم کارە حەزم کردەوەنیە کاتەکەم بە فیرۆ نەڕۆ. لەو سەڵتەمۆرەوە دەستم پێ کرد چنین پولەکە و ئەوانەوەنی دەستم پێ کرد. با هەستینەوە سەڵتەمۆرە پیشانی بیرانی کاکە تۆ ئەمە یەکەم کاری خاتو شیراز باشە ئەمە چەند ڕۆژە پێچوو بۆ دیزاینی ئەمە سوودت لە چی بینی؟ وەڵی چونکە تازە بوو کارەکە تۆزە کاتی زۆر هەویست تازە بووم لەو کاتەیە بەس ئێستا زووتر ئیشەکان بەدەستەوە. چەندێکی پێچوو؟ وەڵی دەڕۆژی پێچووە بەس ئێستا تەقریبا 4-5 ڕۆژدانەوە تەواو بکەم. ئەو کاتە چونکە تازە بووم هێواز بووم. زۆر باشە. بێگومان کۆمەڵی لەو کارانەشی کە کردو تێشە لەو کارانەی سەرنجی منی ڕایکێشە ئەم کارەیانە کە لە جامانە دروست کردووە. زۆر جار ئێستا خانمان بە تایبەتی پیاوانیش دیزاینەرەکان هەوڵێن کە لە جامانە کۆمەڵێ کاری جیاوازتر بۆ دروست کردەوە تاقمم بە کۆڵەکە کڵاوەکە. زۆر باشە تۆ کاتێمە جامانە بۆ پیاوان بەکارەوە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە خانمان هەوڵێن لە جلوبەرگی کوردیشە بەکاری بێنن. دەستە خۆش بە من خۆشە باسی چێوە بکەین کە تا چەند گرنگی بەوەی لەگەڵ دیزاینی ئێستاە کە خانمان داوای کۆمەڵە جلوبەرگەکان تۆ بتوانانی ئەو شێوازەیان بۆ دروست وەڵا زۆر گرنگی پێ هەم بە کلاسیک هەم بە مۆدرن. ئیشی کلاسیکی ژەونێ پولەکە و زەنگانە شەب خەڵک زیاتر حەزیر مەسەلەن لە کڵاوی کلاسیک و ئەو کڵاوە زۆر خەڵک مەرغوب بە زۆر باشە توانی بێنی بۆ ئەم کڵاوە ئەم کلاسیکە زۆر خەڵک حەزیر لێتی. شکوەیەکی کلاسیک و جوانیش هەیە. زۆر باشە دەست خۆش بێ هاوکارم لانە شاد بۆ بێگومان. کۆمەڵێ کڵاوی زۆر تایبەتیشت لەگەڵ خۆشەکانەوە دەستەکانت خۆش بێت کاری دەستڕەنگینیە تاسیحکردنی ڕەنگەکان زۆر گرنگە. سوود لە چی بینی بۆ تاسیحکردنی گونجاندنی ئەم هەیە؟ وەڵی من خۆم کە دانیشم ڕێنچۆڵی تێستی ئەی پێشە تێستێکە مزانم چی لەگەڵ چیا گونجێ و جاری وایە ئیشێکم کردو چەند خەریکی بووم کەسیرم کردو لە ئاخیراوە دەرنەچەوە دڵێم زۆر باشە ئەو داواکاریانەی کە بۆ نمونە خانمان بێ یاخۆ کەسانی ئەیانوێ تۆ کاریان بۆ بکەی لەسەر جلوبەرگەکان خۆیان چلەکان بۆ هێنن بەڵامی تر بە پێ ڕەنگی جلەکە و بە پێ شێوازی جلەکە ئەوەی تەکەوێتە سەر تۆ چۆن پێیانەڵێ کە من ئەم شازە بۆ دروستەکە زیاتر دیزاینەکان باەیەکیان بۆ خۆمەکەم چۆنەی دیزاینە بە خۆمەکەم خەڵکی بینێ لەوە حەزیرێ بێ بۆیان دروستەکەمەوە. ئێستا مسلمانی خۆشە خۆشار دیزاینەکە زۆر باشە دەست خۆش بێت. شوێنێکی تایبەت بە خۆت هەیە کەم کارانە هەر لە ماڵە لە ماڵەوە کارەکەم بەزەڕەکەی پێیجەوە ئیشەکان زۆر باشە. زۆر پێشەنگاوشتیش بەشداریە کە مێرانێت زۆر دەستخۆشی لە مامۆستاڤایان بکەم سەرۆکی گروپەکەمانە لە بۆنەی ئەوە زۆر پێشەنگا بەشداریم کردووە چونکە من لە مانگی سێوە بووم بە ئەندام لە یەکێتی سندیکای کرێکارانی کوردستان بەشی ڕستنی چنین زۆر ڕێزی سڵامەیە بۆ خاتو لەیلا کاک چالاک زۆر هاوکارمانن پێشەنگاوشخۆم بۆکەنەوە ناتوانین لەگەڵگەی پێشەنگایانەوە ئازی ئیشەکان هاتو شیازەگە زۆر کات ئاو بۆ کامێرە قسەکەی بۆی ڕوو لە کامێرەکە بێت سپاسەکەی جا ئەم کڵاوی تریشیان ئەمە تۆزێک هەستەکەم شتی جیاوازتیا بەکارهێناوەیە
باشە چی تیا بەکارهێناوە چۆن ئەتوێت کارە دەستڕەنگینەکانی خۆت بۆ نمونە بناسرێتەوە خەڵک کە ئەم کڵاوی بینی بزان کەمەینی شیرازە ئەمە شتی جیاواز بکەم دایم حەزەکەم شتێکی جیاواز و تایبەت بێت خەریکی ئیشێکم هەیە تەقلید نەبێت باشە زۆرتر بۆ نمونە حەز لە بەکارهێنانی چ ڕەنگێک ئەەکەی لە کارەکان تاچێت ئەو ڕەنگە زۆربەی ڕەنگەکان بەکارهێنم بە سوور و ڕەش زیاتر زۆر باشە ئەمەژێکی کتێر لە کارەکانی تۆ ئەمە تۆزێک جیاوازترە ڕەنگە زۆر خانمان بەکەنها بە نور و پولەکە ئەمانە کارە دەستڕەنگینەکانیان بکەن ئەمە چیە بەکارت هێناوە ئەمە گەڵا خۆم کردمەوە گوڵ گەڵای پلاستیکی پێڵە ئەمە خۆی هەیە لە خۆی لە بازار هەیە من کردووە بە شێوەی گوڵێکم پێ دروست کردو پێی زۆر باشە خۆ ئەمە دووەم کاروانە نیۆنیە باشە ئێمە چەند ڕۆژە پێچوە وڵای ئەوان تۆزە کاتی زۆرەویست باشە ئەمیان کاتی زۆرەویست ئەم کراسە زۆر باشە باشە یەک تۆز جیاوازترە ئەمە چێ لێرەیە پشتێنەتر دوراوە ئەمە ئێرەی پشتێنە زۆر باشە باشە ئەمە ئەڵێ تۆزە کاتی زۆر هەفتەی تقریبانەویست ئاخر چونکە شتەکانی هەستەکەم زۆر بەپڕی کردوتەوە فەکانەکانی شێتی چونکە ئەوەنی هەر ماشەڵڵا تااقەتێکی باشە هەبووە نیە ئەم کڵاو زۆر سەرنجمی ڕایکێشارە بووکەکەیە وردەکاری زۆرە و وەمورو ڕەنگی زۆر لە خۆی کۆکرێتەوە ئەمە شەر خۆت شێوازەکەی کردووە هەموو بە فکری خۆمەیەکەم ئەمەوێت تەقلید نەبێت باشە خات و شیراز بێتمان هەرەوە گرنگ نییە کە تۆ دیزانێک بکەیت و تاو کاتێک کەسێک گێت بۆ لای تۆڵە ئەمە کلاسێکی سەوزی لەم شێوازە تۆ خۆت ڕێنایەک یاڵی ئەم سەوزە لەگەڵ چیا جوانە لەگەڵ ئەوە بیکە چونکە ڕەنگە زۆر کات ئەگەر لەگەڵ ڕەنگێکی نەشازا بیکە جوانی ئەو کارە دەستیانەش نابین تێی نابین باشە ئێستا کۆمەڵێک ڕێکخراو هەیە خۆشە ئاماژۆپیە لەوانەیە ئەو ڕێکخراوانە هەفتانە یاخو لە بۆنەیەکی تایبەتە کە زۆر جار بۆنەکان ئێمە لاانە چونکە زۆری نیان هاوڕێین لە بۆنەکانە بەشدارە بن و دەستکارەکانیان نەهێنانە و پرۆگرام و فستیڤالەکە لەگەڵ هیچ ڕێکخراوێکا پەیوەندیت هەیە وەڵام من ناڵم بەس لەگەڵ سندیکایە پەیوەندیمەیە دەستخۆشی زۆریان لێکم زۆر هاوکاریەکانی ئەوان چیە بۆ ئەتوانێت چۆن یعنی ئەتوانم فستیڤالمان بۆ ڕێگەخەن فستیڤالای پارەی زۆریەوێ بەزەوان بەڕاییان بە پارەیەکی کەم ناڵم سەرۆکی گروپەکەمان مامۆستابەیان زۆر دەستخۆشی لێکم زۆر ڕێزسڵاو هەیە بۆی باشە ئەم کوڵوانەیە جیاوازترە لەوانەی تر ئەمان چی بەکارهێناوە لەگەڵ ڕەنگێکا جوانە کراسی چ ڕەنگێک وەڵاو لەگەڵ ئەم کراسێکا جوانە چکە ڕەنگی زۆرم تیا بەکارهێناوە لەگەڵ ئەم کراسێکا ڕێکە زۆر باشە حەزەکەم لەسەر ئەمەشیان قسە بکەین ئەمەش زۆر تایبەتە زۆر جوانە ئەمشیان زۆر جوانە دەستە خۆش بێ بەڕاستی کارەکانت هەمویان جوان پێشتیش باسم لێ کرد ئەمەیان بۆ نمونە بۆ گونجاندنی ڕەنگەکان و تەنسیقکردنەکەی سودت لە چی بینیەوە ئەمە تۆزێک جیاوازترە لە چاشتەکانی تردا ئێستا ئەمە لەگەڵ کراسی سپیا جوانە لەگەڵ کراسی سپی لەگەڵ ئەو ڕەنگە شاخۆم کردووە زۆر جوانە زۆر جوانە دەستە خۆش ئێمە چند ڕۆژ پێچوە وەڵا باش بوو ئەوە زۆر کاتیها وەکەوانە ناویست تقریبا لەوانە هەفتەیە زۆر باشە هەندێک لەم جلوبەرگانە ڕازاندنەوەیکی زۆری پێوە دیارە لە موورو لە کۆمەڵی ئەکسسوار ئەگەر ئەم جلانە بۆ نمونە زۆر جار پێویستی بە شۆردن بێ یاخو پێویستی بە پاکویان پیس ئەبێ هیچ گرفت دروست شتێ لێ بێت خێتە گیرفانە دوای پێەکەیتەوە هیچ گرفتی نییە بۆ شۆردن بۆ بابەتانە زۆر بەتون تۆڵی دروستیانەکەم ینی بشۆری کێشیان باشە ئێستا هەندێک لەو مرت و موروانە لەناو بازار هەیە ئێمە قەیسەری نەقیبمانێ بڕۆ هەموو شتێکی زۆر باشە شێوازی گونجاندنەکان هەمووی خۆت هەوڵی ڕەنگەکان لەگەڵ موروەکان ئێستا ئەم کراسوهێنەکە چۆڵی هەمووی خۆم ئەیان گونجێنم ئەمە جیاوازترەوە نیە باشە ئەمە بیرۆکەمە لە چێ سەرچاوەی بکە وڵای هەر خۆم کە بینیم لە بازار حەزم کردەوە ئەمە سپیتیایە ئەم گوڵانە سپین هەستم کرد لەگەڵ شتێکی جوان کەشخەیە جیاوازترە لە چاو شتێکدا باشە دەستەکانە خۆش بە خەڵک تا چەند حەزیان لەم بابەتە جیاوازانەیە تاقی بکەنەوە تا ڕادەیەکی زۆر باشەکەیان بۆ لای تۆ بۆن مە پێتەڵەن ئەمێ شتێکم بۆ بکەی زۆر جیاواز حاویان
داوای ئەڵم بۆ تەخەڕوز شتی جیاوازمانە ئەزانم شتی جیاواز دروستەکەم هێڵم جیاواز تۆ پێشەکی زۆر دروستکە شکە لە پڕەمووی بێک و داوایەکە زۆر باشە دەستەکانە خۆش بێت چۆن ئەتوێ بۆ نمونە گرنگی زیاتر بەکارەکەت بێ ئەمە وا لێ بکەی لە داهاتوە ببێت بە براندێکی تایبەتی خۆت بەنیازی ئەوەی زۆر باشە هەر خۆ دەم کاراناکەیان کەسی تر هەیە هاوکاری بکە دایکیشم لە ماڵەوە یارمەتی مەیە زۆر باشە دەستەکانە خۆش بێ دەستی دایکیشە خۆش بێ ئەگەر ئێستا کەسێک بێوێت بۆ نەم کارانی تۆی دەستکەوێت چۆن پەیوەندی بە تۆ بکات پێیجت هەیە دوکانت هەیە دوکانم لێ لە ڕێگەی شوشە دیزاین شوشە دیزاین باشە لەویا کەواتە ئەتوان لە ڕێگەی شوشە دیزاینەوە ئەو بابەتانەی خات و شیراستانە گەروەدڵ توانن داوایکەن زۆر حەزەکەم لەسەرم قسە ئەم کڵاویش باشەکەم مۆری شیلانە هەر لە کۆنەوە زۆر گرنگی پێدراوە زۆر بە تایبەت خانمان لە کڵاو و ئەکسسوارات و ئەمانەیە بەکاریان هێناوە تۆ تا چەند گرنگی بەوای کە ئەو بابەتانی کە لە کۆنا زۆر بەکار هاتۆ تۆ بە زیندوێتی بیان هێڵێتەوە لە نێو کارەکانی خۆت تا تۆش بەکاریان زۆر گرنگناڵم ئەم کڵاوە زۆر خەڵک مەرغوب بەبەلایەوە چکە کلاسیکە حەزیان دێت دەستە خۆش بێ سپاس بامەتەبوونێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە یاریکیشم بۆ تۆ هێنا یادارم بەدڵ دەستەکانە خۆش بێ زۆر زۆر بەخێر بێ کڵاوەیە دەست و چاوە زۆر زۆر بەخێر بێ دەستە خۆش بێ زۆر سپاس بامەتە بە هیوای دەستخۆشی بۆ زۆر سپاس